ji Moskov vadî Makarenko çavderî siyasî mêvanê min e silav bote birêz Makarenko te bi xwe bawer dikir birêz Makarenko di 11 rojan de rejîma Sûriye birûxe Beşar Esed Şamî bi cih bihêle I just hear you, not other things. من پێم وایە هەندێک کێشە هەیە birêz Makarenko min dixwest bizanibim gelo te bi xwe wekî vadî Makarenko te bawer dikir di 11 rojan de rejîma Şamê birûxe Beşar Esed Şamê bi cih bihêlê û bireme di nav 11 rojan de Yes, I see. I بەڵێ understand your question. بەڵێ ئێستا لە پرسیارەکە تێگەیشتم If you talk about ئەگەر ئێمە باسی پێگەی رووسیا بکەین لە سووریا ئێمە هیچ شتێکمان نەکردو یاخود هیچ شتێکمان نییە لەگەڵ ئەو دۆخەدا تەنها ئەوەیە سەرنجی دۆخەکە دەدەین و بە وردی هەڵسەنگاندن بۆ دۆخەکە دەکەین ئەوەی کە ڕوویدا دۆخەکە زۆر ئاڵۆزە هەرسی بەشار ئەسەدی بەدوادا هاتووە پێم وایە کە بەشار ئەسەد بە تەواوی ڕووخاوە ئێمە هیچ ناکەین وەکو ڕووسیەکان جگەلەوەی کە دۆخەکە قبول بکەین بەشار ئەسەد ڕووخاوە و ئێمەش قبولی ئەو دۆخە دەکەین Belê Trump dibêje ku Rûsya piştgiriya Esed nekir, piştgiriya xwe qut kir, ji ber vê yekê Esed têk çû. Nirxandinê hate çi ye? I think that پێم وایە کە maybe it's ئەو قسانەی کە unsudden. ترامپ کردوێتی کە ڕەنگە قسێکی تون ڕەوانەیە یاخۆت هەڵسەنگانی باشی بۆ دۆخەکە نەکردووە To understand پێویستە ئێمە لە دۆخەکە تێ بگەین free Syria. ئێمە پێویستە ئایا لەوە تێ بگەین ئایا سووریا بەڕاستی ئازاد دەبوێت ئایا بەڕاستی سووریا دەچێت بە وڵاتێکی دیموکراسی ئایا وڵاتەکە ئازاد دەبێت بە تەواوی یاخود وڵاتەکە دەگەڕێتەوە بە دواوە یاخود دۆخەکە خراپتر دەبێت لە ماوەکانی ڕابردوودا ئەمەیش چەند مانگ و چەند ڕۆژی داهاتوو بۆمان ڕوون دەبێتەوە پرسیارەکە ئەوەیە ئایا سووریا چی بەسەر دێت ئایا سووریا ئازاد دەبێت ئایا ئەو هێزانی کە دەسەڵاتیان کردوتە دەست لە سووریا چی دەکەن رووسیا ئێمە وەکو رووسیا دەمانەوێت لە دۆخەکە تێ بگەین بزانین چارەنووسی سووریا بەرەکوێ هەنگاو دەنێت بەڕاستی ئێم پێگەی ئێمەش ڕوون بووە لە سووریا لە ماوەکانی ڕابردوودا بۆ نمونە ئێمە لە تەرتوس و شارەکانی دیکەی سووریا هەبووین و چاودێری دۆخەکەمان کردووە The main sign. بەڵێ ئێمە وەکو رووسیا هەڵسەنگاندنمان بۆ ئەوە کردووە کە پەیوەندیەکانمان لەگەڵ ئەو دەسەڵاتە چی دەبێت کە دێتە سەر حکوم لە سووریا Birêz Makarenko tu zanî pirsekeye gelek tê şirovekirin niha ve yani Rusya, İran, Tirkiye di proseyeka astane de bu. Proseyeka astane. Divê proseya astanede Rusya û İran helbestek girtin di van rojên herifandina rejimê de Tirkiye jî helbestek din girt. Proseya astane gelo çipê tê pêwendiyên sekna Tirkiye, sekna Rusya di vê meselê de divê derbarê de ger nirxandin hate vegirin. بەڵێ گۆڕانکاریەکی زۆر گەورە هاتووەتە ئاراوە لە سووریا ئەو ڕێکوتنەی لە ئەستانە هەبوو ڕەنگە گۆڕانکاری بەسەردا بێت چونکە تۆ ناتوانی ڕێکەوتن هەبێت لەسەر شتێک کە خۆی نییە ئێستا دۆخەکە تەواو تازەیە ئێستا بەشار ئەسەد لە سووریا نەماوە ئێستا حکوومەتی سووریا لەسەر دەسەڵات نەماوە ئەم دۆخە زۆر گۆڕانکاری بەسەردا هاتووە دۆخەکەش زۆر دڵنیای و نازانی چی ڕوەدات Belê ev yek tesîrê li pêwendiyên Moskow û Ankara dike?
I I think that من Moscow پێم وایە is, کە مۆسکۆ ready to develop its دەوێت relations with پەیوەندیەکانی Syria. لەگەڵ سووریا پەرە پێ بدات چونکە ئێمە مێژوێکی هاوبەشمان هەیە لەگەڵ سووریا بە تایبەتی لەو ماوەیە کە گۆڕانکاری گەورە لە سووریا هاتنەکەی و لە سەدی ڕابردوو بەڵام رووسیا هەمیشە هەوڵی داوە کە پەیوەندیەکانی لەگەڵ سووریا پەرە پێ بدات و دوان نەبڕێت لە دۆخی سووریا من پێم وایە کە مۆسکۆ هەموو تواناکانی بەکار دەهێنێت بۆ ئەوەی کە زەمینەی پەرەپێدان لە پەیوەندیەکانی لەگەڵ سووریا لەم دۆخەدا زیاد بکات ئەمە برێز مەکەرێنکۆ پرسا من ئەو بوو یانی من خست بزانبم ڕەوشا سووریە تەسیر لە پەیوەندیên مۆسکۆ و ئەنقەرە رووسیا و تورکیە دکە بێگومان ئێستا پەیوەندیەکانی رووسیا و تورکیا زۆر گرنگن بۆ هەردوو وڵات من پێم وایە کە پرسیارەکە ئەوەیە کە ئایا دۆخی سووریا چی بەسەردێت ئەمە کاریگەری دەبێت لەسەر پەیوەندیەکانی رووسیا و تورکیا چونکە ئەمە کاریگەری زۆر گەورەی دەبێت پێویستە ئێمە سەرنجی ئەو بدەین کە سووریا بەرەوچە هەنگاوێک ئاڕاستە دەنێت دواتر ئەمە پەیوەندی دەبێت کاریگەری دەبێت لەسەر پەیوەندیەکانی رووسیا و تورکیا ئێستا دیار نییە سووریا چی بەسەر دێت داهاتوەکەی چۆن دەبێت چونکە ئێستا ڕژێمێک تەواو گۆڕاوە لە سووریا بەڵام پرسیارەکە ئەوەیە کە ئەم گۆڕانکاری لە ڕژێمە چۆن کاریگەری دەبێت لەسەر پەیوەندیەکانی رووسیا و تورکیا ڕەنگە پەیوەندیەکانی ئەم دوو وڵاتە هێدی پەرە بسێنن و بەرەو پەیوەندیەکی زۆر باشتر بڕۆنم پێویستە هەروەها لایەنێکی دیکە سەبارەت بە پەیوەندیەکانی رووسیا و تورکیا ئەوەیە کە زەمینە بدۆزنەوە بۆ ئەوی بزانن چۆن مامەڵە لەگەڵ دۆخی سووریا دەکەن پێکەوە هەروەها چۆن چارەسەرێکی هاوبەش دەدۆزنەوە بۆ دۆخی سووریا دەنگۆیەک هەیە تێ ئاخافتن تێ گوتنک و بشار اسد هاتیە رووسیا لە رووسیا یعنی ئاخافتنێک لە سەروێ مژارێ هەیە برێز مەکەرێنکۆ بەڵێ هیچ زانیاریەک نییە سەبارەت بەوەی ئایا بەشار ئەسەد هەڵاتووە بۆ مۆسکۆ یاخود نا تاوکو ئێستا ڕوون نییە بۆ نمونە ئەگەر ئەسەد لە مۆسکۆش بێت ئەگەر هەڵ هاتە بێت بۆ مۆسکۆ ڕەنگە ئەمە قورس بێت چونکە دۆخەکە زۆر ئالۆزە بەشار ئەسەد بۆ نمونە ئەگەر لە مۆسکۆش بێت ناتوانێت هیچ شتێک بکات چونکە ڕژێمەکەی تەواو ڕووخاو ناتوانێت لە سفرەوە دەست پێ بکاتەوە ئێمە ناتوانین چارێکی دیکە چاوەڕێی هێزی ئەسەد بکەینەوە یاخود کاریگەری ئەسەد بکەین لە سووریا چونکە تەواو کۆتاییاتوە سپاس بۆتە وادی مەکەرێنکۆ چاودێری سیاسی ژێ مۆسکۆ و میوانێ